ئاگاداریەک لە ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی دادگەری. لە چوارچێوەی چارەشیەکانیدا ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی دادگەری خولی هاوینە بۆ فێرکردنی قورئانی پیرۆز و فێربوونی نوێژ و ئادابەکان و ژیاننامەی پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم بۆ کوڕان دەکاتەوە. ناونووسین لە بەرواری 2/6/2022 دەست پێ دەکات. قوتابی لە تەمەنی 9 ساڵی وەردەگیرێت. هەفتەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. ناونیشان سۆران تەنیش بانچی ئازادی بەرامبەر ئەوقافی سۆران. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن 0782 209 44 26 0781 305 91 91. منداڵ پەروەردەی منداڵ عیبادەتە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێمانە فەرمیتن هەموو کار و کردەوەیەکی ئێوە ئینسانی مسلمان عەجەبا لئەمری المؤمن ئینە ئەمڕەه كله له خەیر. ئەفەرمی سەر مسلماوە لە کاروباری ئینسانی مسلمان. ئینسانی مسلمان هەموو کار و کردەوەکانی خێرن، هەموو کار و کردەوەکانی بەس نیەتی باشت لەگەڵ هەبیتن. تەنانەت ئاو خواردنەوەت، نان خواردنت ئەگەر بە نیەتی عیبادەت و پەرستش بیتن بەخێر بۆتە نووسرێتن. ئەی چ جای پەروەردەی منداڵ کاتێک کە بە نیەتێکی باش پەروەردەیەکە یا ئینێریە شوێنەکە پەروەردە بیتن ئەوە عیبادەتە و تۆ وەکو بەردەوام لە عیبادەت دابی ئاوایە.